من پێش مانگێک لە پەرلەمانی کوردستان لە جلسەی پەرلەمانی کوردستان وەزیری ناوخۆ لەوێ بووە کە وەزیری هەرێم بۆ کاروباری نێوانی هەرێم و بەغدا لەوێ بووە بە تایبەتی من ئەو ڕەخنەیەم ئەو پرسیارانم لە بەڕێز ئەو وەزیرە پەیوەندیدارانە کرد لەبەر ئەوەی پێشتر پێش ڕۆژێک لە ناوچەی شێخباوە لە ناحیەی جەلەولە ئاگاداریان کردینەوە کە عربەکان هاتوون تەبلیغی ئەو لادیانیان کردووە بۆ ئەوەی ئیتر بە هیچ شێوەیەک نەگەڕێنەوە سەر زەویەکانی خۆیان بۆ ئەوەی کەوا ئەو کاتە ئەو زەویانە لە 1970ەوە کە ئەو کوردانە دەربەدەر و ئاوارە کریان بۆ خواروی عێراق بۆ پارێزگاکانی خواروی عێراق و ئەو هەموو زەویانە عقد کرا بەناو عەرەبەکانەوە و هەروەها لەم فترەی ئەخیریشە لە منطقەی پەڵکانە و ئەو سنوورانەی تر لە منطقەی مەحموور و کەرکووک و داق و ئەوانە بە هەمان شێوە جوتیارە عەرەبەکان ئەو عەرەبە هاوردانە هێرشیانە کرد لەسەر دیە کوردەکان بۆ ئەوەی ئەو کوردانەی لەو سنوورانەمانەتەوە ئەوانش بار بکەن و بۆ ئەوەی زەویەکانیان داگیر بکەن بۆیە ئێمە لە پەرلەمانە قسەمان کردووە